سەرۆکی ئەمریکا دەڵێت سوپای ئەمریکا زۆر بەهێزتر لە 4 هەفتەی ڕابردوو ئامادەکاری کردووە بۆ دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنەکانی تووڕەی ئەفسانەیی دژ بە ڕژێمی ئێران. دەشڵێت پێشبینی ئەوە دەکات بۆردومانەکان دژ بە ڕژێم دەست پێ بکەنەوە، چونکە کردەی سەربازی شێوازێکی گونجاوترە بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕژێمی ئێران. بەو پێی ڕژێم تینووی خوێنە و هەزاران کەسی بێتاوان و سڤیلی لە ناوخۆ و دەرەوەی وڵات کوشتووە. دۆناڵد ترامپ لە چاوپێکەوتنێکی کەناڵی تەلەڤیزیۆنی CNBC ئەمریکایی ڕایگەیاند دوای ئەوەی ئەمریکا عەلی خامنەئی و زۆربەی زۆری بەرپرسانی ڕژێمی لەناوبرد، سەرکردەکانی ئێستای ئێران هیچ بژاردەیەکی تریان نییە جگە لە هاتنەژێرباری مەرجەکانی ئەمریکا و ڕێککەوتن. گوتی بەرپرسانی ئێران وا باشترە ژیرانە مامەڵە بکەن، چونکە ئەمە باشترین هەلا بۆەوەی دەرفەتیان پێ بدرێت و وڵاتێکی بەهێزتر دروست بکەنەوە. جەختی کردەوە لەوەی دەبێت بەو مەرجانەی ئەمریکا رازی ببن کە هەرگیز ئێران ناتوانێت ببێتە خاوەن چەکی ئەتۆمی. هەروەها لە پۆستێکی تۆڕی کۆمەڵایەتی تروسدا داوایەکی تری لە ئێران کرد و گوتی 8 ئافرەتی ئێرانی کە لەلایەن ڕژێمەوە سزای لە سێدارەدانیان بۆ دەرکراوە نەک دەبێت سزاکەیان هەڵبگیرێت، بەڵکو بەبێ زیانیش ئازاد بکرێن. سەرۆکی ئەمریکا گوتی بۆ ڕێبەرانی ئێران کە بەم زوانە لەگەڵ نوێنەرانم لە دانوستاندا دەبن، زۆر پێزانینم دەبێت بۆ ئازادکردنی ئەو ژنانە. دڵنیام نوێنەرانم ڕێزیان دەبێت بۆ بڕیارێکی وای ئێوە، تکایە هیچ زیانێکیان پێ نەگەێنن. ئەمە سەرەتایەکی زۆر باش دەبێت بۆ دانوستانەکانمان. ئەمریکا و ئیسرائیل ڕۆژی 8/4 بۆ ماوەی 2 هەفتە لە چوارچێوەی ئاگربەستێکی کاتیدا هێرشەکانیان بۆ سەر ڕژێمی ئێران ڕاگرت. ئاگربەستەکە بەیانی چوارشەممە 22/4 تەواو دەبێت و سەرۆکی ئەمریکا دەڵێت کاتی زۆرمان نییە بۆ درێژکردنەوەی.